خاتون سڵاوتان لێ بێت چاڵاکەتان چی ئەمڕۆ بەچی بەشداریتان؟ بەخێر بێن دنیا سیروانم لە بەشی باخچەی منداڵان زۆر خۆشحاڵم کە توانیم ئەمڕۆ سەرپێشتی ئەم چالاکێ بکەم کە تایبەتە بە دایکانی دووگیان و چالاکەکەمان زیاتر لە 50 نوع لە خواردنی تەندروستی تێدایە کە تایبەتن بە دایکان لە کاتی دووگیانیدا و ئامانجمان هۆشیارکردنەوەی دایکانە سەبارەت بە خۆراکەکان کە چەندە گرنگی هەیە. باشە دایکان خواردنێک بخۆن لە کاتی دووگیانی باشە سوودی هەیە؟ وەک خواردنی میوەکان و خواردنی پرۆتینەکان و کاربۆهیدراتەکان و ڤیتامینەکان لە کاتی دووگیانی احتیمامیان پێ بدرێت زۆر باشە. بەشێکی تری چالاکێتان شیردانی سروشتی بوو، شیردانی دایک بە منداڵ تا چەند گرینگە دایکان شیری سروشتی خۆیان بە منداڵ بدەن؟ بەتەکی زۆر گرنگە ئەمە هەمیشە دایکان هانەدەن لەوەی کە شیری خۆیان بدەن منداڵەکانیان نەک مەسەلەن پێنا بنە بەر شیری قوتوەکان و بازاڕی لە 6 مانگی سەرەتای زۆر گرنگە کە شیری خۆیان بدەنە دایکەکان و دواتریش ئەگەر هەر خواردنێکە باش بیتن پێویست بتن لەو منداڵەکان ئاعتیادیە. هیچ کاتێک هەیە گونجاو نەبێ بۆی دایک شیری خۆی بە مناڵ بدات؟ بەڵێ بەتەکید لە کاتێکدا کە دایک تووشی نەخۆشیێکی کوشن دەبێت وەک نەخۆشی ئایدس یان نەخۆشی سیل یانش لە کاتێکدا کە دایکەکە چارەسەر کیمیایی وەربگرێتن. گونجاونیە لەو کاتەی شیر نەخێر گونجاونیە ینی باشترە کە شیری قوتو یان شیری بازاڕی مەسەلەن بەکاربهێنرێت.